بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا باری لە ناکاو لە سلێمانی ڕاگەیەندراوە. بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی داوا لە هاوڵاتیان دەکات هەموو ڕێکارە خۆپارێزیەکان بگرنەبەر. دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ڕاگەیاند 56 حاڵەتی کۆلێرا لە تاقیگەکانی سلێمانی پشتڕاست کراونەتەوە لە ماوەی 6 ڕۆژیشدا نزیکەی 4000 کەس بەهۆی سکچون و ڕوشانەوە لە نەخۆشخانەکانی سلێمانی خەوێندراوە. بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زیاتری کۆلێراش لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی چەند بیرێکی ئاویان لە سلێمانی داخست کە گومان لە شیاوی ئاوەکە یەکرا. هەروە چەند کێڵگەیەکی سەوزەشیان لە نێو بردووە کە بە ئاوی پیس سەوزەکانیان بەرهەم دێنە. قایمقامێت دەڵێ دەمانەوێت سەرچاوەکانی بڵاوبوونەوەی کۆلێرا بە تەواوەتی بنەبڕ بکەین. دەچینە لایەن پاکێجە کە بە وردی باسییان بابەتەمان بۆ دەکات. یەکێک لە هۆکارەکانی سەرچاوی بڵاوبوونەوەی کۆلێرا لە سلێمانی ئەم شوێنێ بە ئاوی قورس ئاودێری دەکرێت لە ناوچەی تانجەرۆ. هەرچەندە گرژی دروست بوو لە نێوان لیژنەکان و خاوەن کێڵگەکانی سەوزە، بەڵام بڕیارە دەبێت سەرچاوەکانی بڵاوبوونەوەی کۆلێرا لە سلێمانی نەمێنن. ژمارەیەک بیری ئاویش بەهۆی نەشیاوی ئاوەکەی لە سلێمانی داخران. بڕیاری لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی پەتای سکچون و ڕشانەوە لە سلێمانی ئەوەیە کە سەرجەم ئەو سەرچاوانەی هۆکارن بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و گومانیان لێ دەکرێت دەبێت بنبڕ بکرێن. دەسەڵاتی تەواو دراوە بە لیژنەکانی قایمقامەت و شارەدیەکان ڕێکاری پێویست بگرنە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆلێرا. سەرجەمیان لە ئابرێ سەرچاوی ئەوەکە ئەڕاستاوەکە گۆڕین بۆ ئەمە بە تەندروست نییە و مەترسی یەکێک لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی ئەم پەتایە ئەمەیە. وەزارەتی تەندروستی عێراق با تەندروستی سلێمانی ڕاگەیاندووە کە باری لە ناکاو لە پارێزگاکە ڕابگەێنن و لیژنەیەکی ڕوبەڕووبوونەوە بە سەرۆکایەتی پارێزگاری سلێمانی و هەموو لایەنە پەیوەندیدارەکانی پەیوەست بەم بابەتە پێک بهێنرێت. 56 حاڵەت لە پارێزگای سلێمانی تۆمار کراوە. لەو 56 حاڵەتە 11 حاڵەتی ڕۆژی یەکەم نێراوە بۆ بەغدا. لەو 11 حاڵەتە 10 حاڵەتی بە هەمان ئەنجامی پارێزگای سلێمانی هاتوۆتەوە و ئێمە ئەو تیمەی کە لە بەغداوە هاتوون پێیان ڕاگەیاندین دوای ئەم حاڵەتە پێویست ناکە هیچ حاڵەتێکی بنێرم بۆ بەغدا، چونکە ئەوەی کە ئەوان بینیان لە تاقیگەکانی ئێمە توانای ئەویان هەیە ئەو پشکنینە زۆر بە ئاسانی بکەن. لە ماوەی 6 ڕۆژدا نزیکەی 4000 کەس بەهۆی سکچون و ڕشانەوە لە نەخۆشخانەکانی سلێمانی خوێندراون. نەخۆشیەکە لە هەموو کوردستان هەیە، بەڵام بەراورد بە سلێمانی توشبوون بە سکچون و ڕشانەوە لە هەولێر و دهۆک کەمترە. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. لە گرتوخانەی چاکسازی گەوران لە سلێمانی زیندانیەک بەهۆی سکچون و ڕوشانەوە گیانی لەدەستە. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش بڕیاریدا بەڕاگرتنی سەردانیکردنی زیندانی کراوانی چاکسازیەکانی هەرێمی کوردستان. سەرچاوێک لە چاکسازی گەورانی سلێمانی بە کوردستان 24 ڕاگەیاند ئەو کەسەی گیانی لەدەستداوە تەمەنی 50 ساڵە، تووشی سکچون ڕوشانەوە بووە. دوایەوەی ڕەوانەی یەکێک لە نەخۆشخانەکانی سلێمانی کراوە بۆی کاریگەری قورسی حاڵەتەکانی گورچیلەکانی وەستاوە و گیانی لەدەستداوە. هاوکات دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بە کوردستان 24 ڕاگەیاند هێشتا دڵنیانین لەوەی کە ئەو کەسەی لە چاکسازی گەوران گیانی لەدەستداوە تووشی کۆلێرا بۆ یاخود نا، بەڵام سکچون ڕوشانەوەی هەبوو. بۆ چاودێریکردنی دۆخی گرتوخانەکەش کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی سەردانی چاکسازی گەورانی کردو بە دوادا چوون بۆ ڕەوشی تەندروستی گرتوخانەکە دەکات. هەرەمڕۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ پاراستنی سزادراوان لە توشبوون بە نەخۆشی کۆلێرا بڕیاریدا بەڕاگرتنی سەردانیکردنی کەس و کاری سزادراوە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان بۆ ماوەیەکی کاتی. ئێستا هاوژین جەمال پەیامنێری کوردستان 24 لە چاکسازی گەورانی سلێمانیەوە لەگەڵمدایە. سڵاو هاوژین، ئەمڕۆ بابەتێکی ئاوە بڵاو بۆتەوە کە کەسێک گیانی لەدەستدا و وەزیری کاروبار و کۆمەڵایەتی سەردانی ئێوەی کردووە، سەردانی چاکسازی گەورانی کردووە، چیان بۆ دەکات و ئایا تەنها ئەو کەسێ یان چەندین کەسی تر توش بووە؟
بەڵێ کەمێک پێش ئێستا کوێستان محەممەد وەزیری کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان گەشتە چاکسازی گەورانی سلێمانی کە ئەمڕۆ کەسێک بەهۆی پەتای کۆلێراوە گیان لە دەستداوەستم بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بەم پرسە دەچمە لای بەڕێز دکتۆر ڕاژان محەممەد هەورامی کە سەرپەرشتیاری نەخۆشخانەکانی چاکسازیەکانە. دکتۆرم کاتت باش. دوایین زانیاریەکان سەبارەت بە گیان لە دەستدانی ئەو سزادراوە چیە و ئایا چەند کەس گیانی لە دەستدا؟ سپاس دەکەم. ئەو سزادراوە چەند ڕۆژێکە نەخۆشە و لە نەخۆشخانە چارەسەری پێویستی وەرگرتووە لەسەر ویستی خۆی گەڕاوەتەوە بۆ سجن لە نەخۆشخانە نەماوەتەوە. ئەم بەرە بەیانە هاتووە بۆ نەخۆشخانەکەی ئێمەش حالەمان کردو بۆ نەخۆشخانەی کردو بارەوە چارەسەری پێویستمان بۆ کردووە کە گەشتۆتەوە بەهۆی سەختی سکچوونەکەیەوە بۆی تێکچوونی کانزاکانی جەستەیەوە گیانی لە دەستداوە. تا چەند کەس گیانی لە دەستداوە لە سزادراوان؟ لە دوای ڕاگەیاندنی کۆلێرا تەنیا یەک سزادرا و گیانی لە دەستداوە بەداخەوە. هیچ کەسێکەنی ئەوانەی کەش هەمویان وەزعیان باشە و لە ناو زیندانە ئەتوانین بڵێن حاڵەتی کۆلێرا زۆر لە دەرەوە باشترە. خۆ هەفتەی ڕابردوو بڵاوکرایەوە کەسێکی دیکەش گیانی لە دەستداوە. ئایا ئەوانەش هەر پەتای سکچۆن و ڕەشانەوە بوون؟ بۆی هەیە ئەو بوو بێبەزە و کاتێ ئەلان نەکرابوو کەسێکی تر بوو کە پێشتر نەخۆشی درێژخانی هەبوو بەداخەوە. ئەزانم زۆرە پلێ دوا پرسیارەکەم چەند کەس گومان دەکرێت کە هەڵگری ڤایرۆسەکە بن و پشکنینتان بۆ کردبێ؟ لای ئێمە جارێک گومانمان نییە لەبەرەوەی وەکوتم ئەمڕۆ زۆر باشە هیچ نەخۆشێکی زیاترمان نییە بەڵام لە ناو تەندروستیە گومان لە زۆر کەس هەیە و لەوا چێ ڕابگەێنرێت چەند کەسێکی تر. دکتۆر زۆر سپاس دەست چاو خۆش بێ. دکتۆر وەزیری کاروباری کۆمەڵایەتی بانگی کرد بۆ کۆبوونەوە کە چکە دیارە کۆبوونەوەیەکی هەستیار هەیە کە بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانیش لێرێ خودی وەزیریش لێرێ بە دوواداچوون دەکەن بۆ پرسە هاوکات هەر بەهۆی ئەم بڵاوبوونەوەی ڤایرۆسی پەتای کۆلێرا لە پارێزگای سلێمانی چاکسازی گەوران سەردانیکردنی زیندانی کراوانی لەلایەن کەسوکاریانەوە بۆ ماوەیەکی کاتی ڕاکرد و بڕێرە پاش کەمێکی دیکە کۆبوونەوەکە کە تەواو ببێت کوێستان محەممەد باز لە دوایین ڕێکارەکان دەکات بۆ دەستگاکانی ڕاگەیاندن کە ئێمە لێرە دەمێنینەوە دوایین زانیاریەکان دەگوازینەوە. بەڵێ هاوژین جەمال پەیامبەری کوردستان 24 زۆر سپاس کە لەگەڵم بوویت. وەزارەتی تەندروستی عێراق داوای لە تەندروستی سلێمانی کردو باری لە ناکاو تایبەت بە نەخۆشی کۆلێرا ڕابگەێن و لیژنەی ڕوبەڕووبوونەوەش بۆ پەتاکە دروست بکرێت کە پارێزگاری سلێمانی خۆی سەرۆکاتی لیژنەکە دەکات. دکتۆر سەباح هەورامی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند کۆلێرا نەخۆشیەکی زانراوە و دەزانین هۆکار و چارەسەرەکانی چین هەروە دەشزانین چۆن کۆنتڕۆلی بکەین. بەڵام لەگەڵەوەشتا کۆلێرا نەخۆشیێکی ترسناکە و دەبێت هاوڵاتیان زۆر وریای بن و لە نێوان مەرگ و ژیاندا هێڵێکی زۆر باریکەیە و دەبێت هەمووان ئاگاداری تەندروستی خۆیان بن. وزارەتی تەندروستی عێراق پێی ڕاگەیاندین کە بێ ئێمە حاڵەتی ئیمەرجنسی و حاڵەتی تەواری کتوپڕ لە پارێزگای سلێمانی ڕابگەێنین و لیژنەیەکی ڕوبەڕووبوونەوە بۆم حاڵەتە پێک بێنرێت بە سەرۆکایەتی جنابی پارێزگاری سلێمانی و هەموو لایەنانەی کە پەیوەندیدارن بۆ بابەتەوە. من زۆر ناچمە تەفاسیلی بابەتەکانە ئەوی زۆر گرنگە پێتان ڕابگەێنم بابەتی کۆلێرا جیاوازە لە کۆڕۆنا. کۆلێرا نەخۆشیەکی زانراوە، ئەزانین هۆکارەکەی چییە، ئەزانین چارەسەرەکان چییە، ئەزانین چۆن کۆنتڕۆڵ یەکەین. بەڵام لەگەڵەوەشدا کۆلێرا نەخۆشیەکی ترسناکە ئەبێ هاوڵاتیان زۆر وریای بن لە نێوان مەرگ و ژیانە خەتێکی زۆر باریک هەیە و ئینسان ئەو کەسانەی کە تووشی کۆلێرا بن ئەگەر زۆر وریای خۆیان نەبن بە ئاسانی لەوە چە گوچیلەکانیان لە دەست بن پاشان ژیانیان لە دەست بن و ئەکرێ زۆر بە ئاسانی ئەو کەسانە چارەسەر بکرێن بە چەند کاتژمێرێک ژیانیان لە مردن ڕزگار بێ. پارێزگاری سلێمانی داوا لە هاوڵاتیان دەکات تا دەتوانن خۆیان بپارێزن. دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی ڕایگەیاند ئەم ڕۆژەی لە سلێمانی دروست بووە مەترسیە لەسەر تەندروستی گشتی و ئەوەی وا دەکات کۆلێرا تێپەڕێنی هۆشیاری هاوڵاتیان و خۆپاراستر. دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر ڕایگەیاند داوا لە لایەنە پەیوەندیدارەکان دەکەین هاوکار بن بۆی بتوانین ڕوبەڕووی ئەم ڕەوشە تەندروستی ببینەوە کە هەڕەشەیە لەسەر تەندروستی گشتی و تاک. هەروەوتی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بودجەیەکی پێویست بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڕەوشە تەرخان بکات. داوا لە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست دەکەین کە پابندی تەواوی ئەو ڕێنمایانە بن کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و ڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی لە سلێمانی پێشکەشیانەکە دوو سەرچاوەی سەرەکی بڵاوبوونەوەی ئەم پەتایە گەڕێتەوە بۆ بەکارهێنانی ئاوی پیس و بۆ خواردنی پیس. بۆیە هیوادارم هەموو هاوڵاتیانی خۆشەویست هاوکار و هەماهەنگمان بن. دام و دەستگای تەندروستی ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە توانیویانە چارەسەر بۆ 4000 کەس بکەن
و ئیستا لە ناو نەخۆشخانەکانمانە 3965 نەخۆش چارەسەر وەرەگرن ومێ دەکەین کە هاوکاری دام و دەستگا تەندروستیەکانمان بکەن دام و دەستگای تەندروستی ئێمە بە پشتیوانی هەموو لایەک ئامادەیە بۆی بتوانێت چارەسەری ئەو نەخۆشانە بکە کە پێویستە بە دڵنیاییەوە گەر هێمەمان توانیمان هاوکار بین و سەرچاوی ئاوە پیسەکان واز دەبێنین کە ئێمە ئیجراعاتی پێویستمان گرتووەتە بەر داوا لە هاوڵاتیانەکەم هاوکارمان بن و لێرەشەوە داوامان لە حکوومەت یاریمی کوردستان کردووە کە بە خێرایی بودجەیەکی پێویست بۆ ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوەی ئەم بارودۆخە تەرخان بکە داوامان لە دام و دەستگا خزمەتگوزاریەکانمان کردووە کە ئەو شەمعانە ئەو شوێنانی ئاویان نییە بە تەنکەر بۆیانە چێ ئەو شوێنانی ئاوەکانیان پیسە جا ئەو شوێنانە ماڵ بن چێشخانە بن شوێنی گشتی و دام و دەستگای دەوڵەت بن شوێنی ئاینی و پەرزگا و مزگەوتەکان بن پێویستە ئەو شوێنانە خۆیان و ئەو کەسانە خۆیان ئەو ئاوانە بۆ خواردنەوە و بۆ بەرکەوتنی مرۆڤ بەکار نەهێنن. پەتای کۆلێرا وەکدیا لە سلێمانی بڵاو بۆتەوە لە ماوەی 6 ڕۆژدا 4000 کەس بەهۆیەوە گەیەنراوەتە نەخۆشخانەکان. بەکتریا دەبێتە هۆکاری سەرەکی کۆلێرا. ئەم جۆرە بەکتریایی کە دەبێتە هۆکاری سەرەکی کۆلێرا یەکسەر دەچێت هێرش دەکاتە سەر گەدە و کۆئەندامی هەرسی کەسەکە. بۆیە دەبێت سەرەتا هەوڵ بدرێت کە نەهێڵڕێت بە هیچ شێوەیەک لەو شوێنەدا کە کۆلێرە تێدا بڵاو دەبێتەوە بەکتریاکە بڵاو بێتەوە و سەرچاوی بڵاوبوونەوەی بەکتریاکە بزانێت. پەتای کۆلێرا لە ڕێی ئەم بەکتریا دەگوازرێتەوە کە ڤیبریۆ کۆلێرای ناوە هەروە نەخۆشیەکی بەکتریایی و زۆر خێراش بڵاو دەبێتەوە وەک باسمان کرد هێرش دەکاتە سەر کۆئەندامی هەرسی کەسەکە. بڵاوبوونەوەی کۆلێرا لە ڕێی ئەم شتانەوەیە واتە لە هەر شار و لە هەر وڵاتێکدا ئەم شتانە هەبوو ئەوە گومانی کۆلێرای لێ دەکرێت. یەکەم ئاوەڕۆ و ئاوی پیس کە هۆکارێکی زۆر سەرەکیە بۆ بڵاوبوونەوەی کۆلێرا و بەفر و ساردەمەنیەکان دیسانەوە هۆکارن خواردنی دەرەوە بە تایبەتی خواردنی سەردانە پۆشتا و خواردنی کە گومانی لێ دەکرێت و بە تایبەتی لەم دۆخەدا خواردنێک کە سەوزەیەک بەکاردێنێت یان گۆشتێک بەکارێنێت کە لە دڵیانیت لە شوێنی گەورەکردنی سەوزەکە هەروە ئەو بەرهەمانی کە بە ئاوی پیس پێ دەکەن وەک ئەمڕۆکە لە سلێمانی هەندێک بەرهەمی سەوزەوات هەبووە کە لە نێو براون لە بەرەوەی گومان لە ئاوەکە کراوە کە سەوزەکەی پێگەورە کراوە. ئێستا بۆ باسکردنی زیاتری ئەوەی کە حکوومەت چی دەکات بۆ بەرەنگاربوونەوەی ئەم پەتایە دکتۆر ڕەهێڵ فەریدون بریکاری وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانم ڕاستەخۆ لەگەڵدایە لە هەولێرەوە. سڵاو دکتۆر، دەمێ بزانم ئەم پەتایە کۆلێرا ئێستا لە سلێمانی بڵاو بۆتەوە و ژمارەیە کەسی زۆر دەکرێت بڵین توش بوون و نیشانەکانیان پێوە دیارە. ئێوە چی دەکەن بۆ وەستاندن و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زیاتری ئەم نەخۆشی؟ بەڵێ دیارە کارکردن لەسەر هەجۆرە پەتایەک و نەخۆشیێک کە بڵاو بێتەوە لە ناو کۆمەلگایە کۆمەڵ ڕێکار و هەنگاو هەیە بۆ هەم سەرەتا بەڵێ کۆلێرا وتمان یەکێک لە هۆکارەکانی سەوزە و ئاوی پیسە و خواردنی پیس و خواردنی سەردانە پۆشتا و لە ڕێگەی ڤیبریۆ کۆلێراوە بڵاو دەبێتەوە کە بەکتریایەکە کەمێک لەمە پێش باسمان کرد. سەرەتا ئەم بەکتریایە لە هیندستان هەبوو تەنها دواتر بڵاو بووەوە بە جیهاندا و شوێنەکانی تریشی کردەوە لە سەدەی 19دا بە جیهاندا بڵاو بووەوە و حەوت شەپۆلی یەک لە دوایەکی بە دوادا هاتوو تاوکێست. ئەگەر دکتۆر گەڕابێتەوە لامان دەمێ پرسیارەکەم بۆ دووبارە بکەمەوە. دکتۆر ئەم پەتایە لە سلێمانی بڵاو بۆتەوە و ئێوە چی دەکەن وەک وەزارەتی تەندروستی بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زیاتری؟ بەڵێ وەکو باسم کرد لە ئێستا لە کەمێک پێشتر کە پەتای کۆلێرا وەکو هەموو جۆرە پەتایەکی دیکە کە گومانی بڵاوکردنەوەی لێ دەکرێت ناو کۆمەلگا سەرچاوەکەی دەگەڕێ بۆی بزانیت ئایا لە یەک شوێنە و لە یەک جێگەیە یاخود بڵاو بۆتەوە لە چەند شوێنێکەوە سەرچاوی گرتووە. وەمە هەفتەی پێشووتر و ڕۆژانی ڕابردووش لە شاری سلێمانی و دواتریش لە شار و شارۆچکانی دیکەی هەرێمی کوردستان کە ئەم حاڵەتی سکچوونە بە خۆتان ئەزانن کە یەکەمین نیشانە کە یاخود بە شێوازی دەرەکەیە بۆمان بە سکچوونێکی تند و تیژ دەرەکەوێت لە لامانە یاخود لەلایەن پزیشکان و کاتێک سەدای نەخۆشخانەکانەکەن. دواتر لە کاتی گومانلێکردنیادا ئێمە ئەو تێستانەمان ناردە بەغدا چونکە پێویستە هاوشێوەی جۆرە پەتاکانی دیکە بنە کۆڕنا کە
تا ئێسش لەناو کۆمەلگای ماوەی 2 ساڵە و لە سەرنجەری جیهانابوونی هەبووە پێویستە لەوێ چوە تێستی تایبەت و سیرۆتایپی بۆ ئەنجامەدرێ ئەمڕۆ پەتاکە لانی وەزارەت چییە؟ 11 حاڵت لە شاری سلێمانی تۆمار لانی وەزارەت چییە بۆ کۆنتڕۆڵکردنی کۆلێرە چونکە کۆلێرە لە خۆشێکە پێشتر لە عێراقدا هەبوو کە تا جایشتە 2015 دیسان لە عێراق هەبووە ئێمە شارەزایەکی باشمان هەیە لە کۆنتڕۆڵکردنی بەڵێ قوربان دەزانم پرسیارەکەت چۆنە و وەڵامەکەش چیت ئەوێ ئەمە پێم وتی کە تۆ بەرنامەدانی بۆ کۆنتڕۆڵکردنی پێویستە سەرەتا یانی لەکوێ چۆنە گوزەرێ لە چەند سەرچاوە هاتووە و لە شاری سلێمانی سەری هەڵداوە بە زەمانە ئەوە نیە کە لە شارەکانی دیکەش ئەو سکچوونانەی کە هەیە بوونی هەیە هەمان حاڵت بێ ئێمە چاوەڕوان کرابوو لە لامان کە کۆڕۆنا کە ببوورە کۆلێرا بێ وە کۆزای تەندروستی ئێمە لیژنەیەکی باڵا بە سەرۆکایەتی جەنابی وەزیر و ئەندامەتی بەندە و دواتر ڕاوێژکار و بەڕێوەبەرگشتەکانی ناو دیوانی وەزارەت و بەڕێوەبەرگشتەکانی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و دواتر کۆمەڵی وەزارەتی هەماهەنگ و دواتر لە هەمان کاتا پارێزگا و بەڕێوەبەرە سەرپرشاری ئیدارە سەربەخۆکان بۆ خۆیان سەرپرشەی ڕاستەوخۆ باڵا بۆ بەڕانگاربوونەوەی نەخۆشیەکە و مەترسیەکانی و کۆنتڕۆڵکردنی حاڵەتەکە دواتر لەگەڵ ئەم لیژنەیە دروستکردنی هەماهەنگیەک لەگەڵ هەم وەزای تەندروستی لە حکوومەتی فیدراڵ لەگەڵ WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی چونکە ئەو جۆرە پەتایانە کە لەسەر ئاستی شار بڵاو دەبێتەوە لە ناو وڵاتێکە پێویستە کە تۆ بە شێوازێکی مرکزی کای لەسەر بکەیت ئێمەش لە عێراقا بەو شێوازە کارمان لەسەر ئەو جۆرە پەتایانە کردووە دواتر بڵاوکردنەوەی کۆمەڵی ڕێکار و ڕێنمایی لە چارەسەری لە خۆپارێزی هەروەها ئەو ستاندەرەی کە حکوومەتی عێراقی فیدراڵ ڕای لەسەرداوەکو ڕێوشێنی هەم خۆپارێزی هەم چارەسەرکردن ئەو دەرمانانەی کە ئێستا قرارە لەسەر کرا بەکاربهێنرێن بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیە لەلایەن پزیشکان و چارەسەرانی تەندروستیەوە بۆ هاوڵاتیان و توشبووان لەناو چ نەخۆشخانەکان کە داقڵە بنیان لە هەر شوێنێکی دیکە کە گومان لەوە بکەن لە هەمان کاتە بڵاوکردنێکی وشاری ورد و بە بەرنمەیە کە بەرنامەوە بۆ دانا و غورفێکی عملیاتمان لە دەڕێ ئەو لیژنەیە دروست کردو هەم لەسەر ئاسی وەزارەت و شارەکان و هەروەها ئەندێ ئاسانکاری و ڕێنمایی و لە نێوان خودی شارەکانە بۆ ئاڵوگۆڕ و نەقڵکردنی ئەو دەرمانە پێویستانەی کە هەیە لە هەمان کاتە لەم ئەمڕۆ بەیانیە کۆمەڵێک پێداویستی لە شاری بەغاوە یاخود لە وەزای تەندروستیەوە دەگا هەم لە مغەزی جۆرەکانی فلوت کە پێویستە بۆ چارەسەری ئەو نەخۆشانەوە دەرمانەشی کە ئێقای لەسەرەکرێ بەڵێ دکتۆر ئەگەر بۆ نمونە ئەم نەخۆشیە لە سەرچاوی ئاوە گوازرا بێتەوە تا هۆکارەکەی سەرچاوی ئاو بێت ئەگەر ئەوە هەیە کە تەن لە سلێمانی بڵاتە دەرە و شارەکانی تریش بگرێتەوە هون وەکو باسم کرد ئێمە کە بە دوای سەرچاوی ئەو جۆرە پەتانە ئەگەڕێن بە دوو شێواز بڵاو یەکیان لە یەک جێگایە لە یەک شوێنی دیاریکراوەیە کە ئێمە ئەگەڕێن و گەل هەوڵە دەین ئەنی خوازیارین کە تەنها لە شوێنێکاوێ بۆی بتوانین بە ئاسانی چارەسەریکەین یا کۆنتڕۆڵیکەین چ بە قەدەغەکردنی مامەڵەکردن و بەکارهێنانی و ئاوەیە یاخود ئەوەی لە چەند جێگەیەک بڵاو بێتەوە لە ڕۆژانی ڕابردوو بە ئەم ڕۆژەوە لە شاری سلێمانی هەم ئەو جۆرە سەوزانە و شوێنانەك لە ناوبران و هەمان کاتە چەند شوێنێکی ئاو وەکو چۆن خەرتومی ئاوە کە ئەمانە بیری گەورە و کارێزن ئایان لێک پڕەکرێت و تەنکەرەکان ئەمن بۆ شوێنە جیاجیەکان ئەمانە بە هەمان شێوە قەدەغە کراوە ئێمە تا ئێستا لە شاری سلێمانی لە ڕێی لیژان و تیمە تایبەتەکانی شیکاری ئاو سەرچاوەکانیەوە بەردەوام لە گەڕانیان ئەو بدۆزینەوە ئایا تەنها لە یەک جێگەیە یاخود لە چەند جێگەیە کە ئەگەر تەنها لە یەک جێگەیە هەبێ لە ناو شوێنە جیاجەکانی شاری سلێمانیژە خودی ئەو شوێنە بڵاو نابێتەوە بەڵام ئەگەر لەجا لە شوێنێکا بڵاو بێتەوە یاخود سەرچاوی گرت بێ ئەم جۆرە نەخۆشیە ئەوە ئەگەری بڵاوبوونەوەی هەیە لە احتیکاک و لە بەکاربەری بەکارهێنانی هەندێک کەلوپەلی پێویست کە لە بینی هاوڵاتیانە هەیە بۆی ئێمە دەڵێن پێویستە هاوڵاتیان خۆیان بپارێزن و هەوڵ بن کەلوپەلی دیسپۆسەپڵ بەکاربێن لە ماوەڵەکردنیانە لە دەرەوە تا ئەتوانن خواردن لە دەرەوە بەکار نەهێنن یاخود نەخۆن لە چێشخانەکانی دەرەوە جگە لە ناوبردنی کۆمەڵی شت و کۆمەڵە ڕێکایی دیکە بۆیە بەڵێ ئەگەر جیاد لە سەرچاوەیەک لەجا لە شوێنێک سەرچاوی گرپی ئەم پەتایە ئەو گومانی ئاسانتر و خێراوتر بڵاوبوونەوەی هەیە بەڵام ئەگەر تەنها لە جێگەیە کابێت بێگومان ئەوە ئاسانتر کۆنتڕۆڵەکرێ و ئەگەری کەمتر بڵاوبوونەوە هەیە بە شوێنەکانی دیکەیە دەوروبەری خۆیدا. بەڵێ دکتۆر ئەگەر خوا نەخواستەم نەخۆشیە زیاتر بڵاو بوویەوە ئایا لە نەخۆشخانەکان شوێنی پێویست و دەرمانی پێویست هەیە بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان؟
بەڵێ ئەتوانم بڵێم خۆشببختانە لە دوای مامەڵەکردن لەگەڵ کە بەداخەوە ئەو پەتایی کە باسم کرد 2 ساڵە بەروکی دنیاکە کە کۆڕۆنا بوو ئێمە ئێستا هەم ستافەکانمان لە ڕووی هێزی مرۆییەوە هەم توانە ژێرخانەکانمان لە ناو نەخۆشخانەکان و ئەو کەلوپەلانی کە پێویستە بۆ بە ڕنگاربوونەوە و چارەسەرکردنیان بەڵێ بەشێکی زۆر باش لە بەردەستە چۆن لە شاری سلێمانی نەخۆشخانەی تایبەت تەرخان کراوە لە شارەکانی دیکەش لە ئامادە باشیان سەرجەم بەڕێوەبەرگشتیەکان و ستافی بەڕێوەبەرایەتی خۆپارێزی تەندروستی هەم لە ڕێکاری خۆپارێزی و تا نەخۆشخانە و چارەسەرکردنیان لە شوێن کەلوپەل و پێداویستی پزیشکی لە هەم پزیشک و کارمەدانی تەندروستی بڵێ مە بەداخەوە کە ئێماڵی خۆمان خۆشببختانە بۆ ئەم بابەتە ئەم جۆرە پەتانە ئامادەکرۆ بەڵام بڵێ بە دڵنیایەوە لە ئامادە باشیان ئەگەر هەر حاڵەتێک لە شارێکی دیکە تۆمارکەکە کۆلێرایە و ڕوبەڕووی زیاتر بڵاوبوونەوە بین بە دڵنیایەوە ئێمە ئامادە باشیمان هەیە لە ڕێی فەرماگەی تەندروستی شار و ئیدارە سەربەخۆکانەوە و ئینشاءالله بتوانین ڕۆژ بە ڕۆژ ئەو چارەسەریانی کە نەخۆشخانە کرێکن بینیتان ئێوە لە شاری سلێمانی ڕاستە ڕێژێکی زۆر نزیکی 4000 هاوڵاتی تا سەدای نەخۆشخانەکانی کردو بەڵام بەشی زۆریان چارەسەر کراون و وەگەڕاونەوە ژانی ئاسایی خۆیان لە ناو ماڵەکان و خێزانەکانی خۆیاندا. دکتۆر ڕێڵ فەریدون بریکاری وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان زۆر سپاس کە لەگەڵ بوورکاکتۆر. بڵتانی تەندروستیم پێشکەشکردن دەگەڕێمەوە بۆ هەولێر کەمە کۆتایی بڵتەنەکە بوو زۆر سپاس و تەندروست بن.